دۆسیەکە ئەو ڕێڕەوەی خۆی وەرەگرێت و داواکاریش هەیە لەلایەن خەڵکەوانێک کە گای پێداچوونەوە بە بڕیارەکە بکات و تەنانەت بڕیارەکەش هەڵوەشێنەوانێ و دەستگیرکراوانیش ئازاد بکە. و لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانیش چەندین یادداشتراوە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە کۆبوونەوەیەکی تایبەت بۆ ئەو مەبەستە بکە، بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو یادداشتە ناخەتە ناو بەرنامەی کارەوە. ئێمە واتە ئەبێ بەردەوامین لە گوشارەکانمان هەموو ئەو گربوونەوە و ڕێپێوانانی کە هەیە هەموو ئەمانە جۆرێکن لە گوشاری مەدەنیانە و جۆرێکن لە بەرگریکردن لەو کەسانی کە بە ناحەق حکم دراون. من خۆم وەک یاساناسێک ینی کە 13 ساڵی شکاری تحقیقم کردووە لە دادگاکانی کوردستان، هیچ دانپیانانێک لە دەستگا ئەمنیەکان شەرعیەتی نییە، چونکە بە زۆری لەژێر تەهدید و هەڕەشەدایە و ئەم کەیسەش سەرف کەیسێکی ڕۆژنامە نووسی بووە و ئەگەر وێنەگرتنیش لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و لەگەڵ گەریلا نەک هەر تاوان نییە، بەڵکو ئەمانە هێزێکی کوردستانین و وجودیان هەبووەوە بە خۆشتان نەزانن لە شەڕی تیرۆریستانی داعشا بەشداریی کارایان کردو پارتی کرێکارانی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان. هەمیشە بۆ ینی دەوڵەتانی دراوسێ بە ئارەزووی خۆیان تەراتێنیان لە ناو خاچی کوردستاندا کردووە، دەستگا هەواڵگیریەکانیان لە شێرچێشی سنوور بەزاندن، بردومان، کوشتنی هاوڵاتیانی مەدەنی، لەبەرەوە بۆ کات هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان چاوبەرەژێری ئەوانن و ئەمان ڕێگەیان بەوان داوە کە لەشکرچێشی بکەن، بۆیە ئەمانە قەرزی کۆن دەدەنەوانێ، چونکە ئەم هێزانە بە زەبری دەبابەی تورک و بە کاتۆشای ئێرانی و بە دابابەی بەحس و بەفڕۆکەی تورکی ململانێ و ڕکەبەری یەکتریان کردووە، بۆیە ناتوانن ئێستا دەنگکەن و هەمیشە ئەبێ و قەرزە کۆنانە بنەوە. ئەبوایە هەڵوێستی هەرێمی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی ڕاشکراوە نبوایە، چونکەوە ئێمە نین هێرش ئەەکەینە سەر دەوڵەتی تورکیا و گەلی تورکیا، ئەوانن سوکایەتی بە مێژ و بە سمبول و بە ناسنامە و شوناسی میلەتی ئێمەوە دەکەن، بۆیە ئەبوایە وەڵامەکە بەو جۆرە بوایە کە گەلی ئێمە ئازادە لە شێوازی خۆ بەڕێوەبردن و لە هەر شێوازێک کە دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان تعبیری لێ بکە و کوردستانی بوونی ئەو ناوچانەی کە ئێستا بەسەر 4 دەوڵەتە داگیرکراوە ئەوە ڕاستیی مێژوویە.